وێنەکان گزارشتە لە خەباتی پێشمەرگایەتی و شاخ و هاوارەی و کە ئەم زاتە کە چۆن بزانین وەختی شاخ و پێشمەرگایەتی خەبات و ئەوەی کردە ئێمەش ساڵانە ئەو پێشەنگایە دەکەینەوە ئەو چوارمین ساڵە لەسەر پێشەنگای لەسەر لە یادی کاکە ئیدریس بارزانی دەکەمەوە. خۆشحاڵین بە ئامادەبوونتان لە مەراسیمی کردنەوەی سەنتەری ڕۆژنبیری زوودی داودی. ئامادەبوونتان دەرخەری پەرۆشیدانە لە ڕوانگەی هەستکردن بە زەرورەتی وەها سەنتەرێک بۆ کەرکووک هاتۆتە ئاراوە. سەنتەرێک بەو هیوایەی لە تەواوی بوارە ڕۆشنبیریەکاندا بتوانێت ئەو سەنتەرێک دەبێ جێگای تەواوی ڕۆشنبیر و هونەرمەند و ئازادی خوازانی کەرکووکی تێدا دەبێتەوە بێ جیاوازی ڕەنگ، بێ جیاوازی ئاین، بێ جیاوازی نەتەوە، بێ هیچ جیاوازێک. بۆیە لە ڕاستیە پێمان وایە ئەم سەنتەرە گرنگی تایبەتیە بێ بۆ کەرکووک، پێمان وایە ئەم سەنتەرە دەبێتە ماڵێک بۆ هەموو ئەوانەی کە لە جیهانی ئازادی خوازیدا ئەسپی خۆیان تاوەدە. مردم خۆشیان لێگوزێری ئیتر هاتکەن بە ئیسلاح بۆ ئادەمەرفی دروستکردن سۆسرەبازی خۆلاسە خۆشحاڵن گشتی خۆشحاڵە چونکە واقعان هەوایکی فرە تەمیزە هەوای پاک و تەمیز و خاوێن عالم زمستانە واقعان نعمەت گەورەیەکە. مش هاتکین بۆ ئێرە بۆ کایەکردن مناڵەکەمان هاوردە کەنیشکەکەمان هاوردە هاتکین بۆ ئێرە بۆ خزەکان جێگەی خۆشێکگەیتی جێگەیەکی نییە ئەکسەرن مردم هاتکردن بۆ ئێرە لەم شتەبەیە خەریک نێستفاداکەن دانێکی بەدەڵ دانێکی بەتیۆ هەر کەسێ بە نەحوێ هاتکە شای خۆی لێرە خاڵیە کات هاتکە بۆ خزەکانی.